ڕاستی فەرمانڕەوایی کاری کردوتە ئەستۆ لە ڕیزی مەئمورانی حکوومەتەوە لە بەرهەمەتی لە قەدی ناوڵۆمیاندا بە چونکە باوکی کە شەڕ مەعروفە نەقیب بووە ئەم نەقیبیەش لە ڕووی ڕووبوونی و زۆر لێکراوەیەوە تەنای ئەبێت دەبێت حەبسەخانەوە ئەویش وەکو دایکێکی دڵسۆز بەپێی Işığa gelmez bu küva. لە دواییدا چوتە قوتابخانەی سەرەتایی و ئینجا لە ئامادەیی عەسکەری لە بەغدا پۆلی ئەرکانی جەنگ و لە ساڵی 1886 بووە بە ملازمی یەکەم لە حیجاز ئیتر پلە بە پلە سەرکەوتنی بەدەستهێناوە تا لە سەردەمی ئەنوەر پاشا وەزیری جەنگ لە نەقیب کچی شێخ مەعروفی حەفیدی کاک ئەحمەدی شێخە لە شاری سلێمانی لە ساڵی 1000 حەبسەخانەی نەقیب